بابێ گوێدانە یاسا نێودەوڵەتیەکان و نەخوێندنەوەی دروستی قۆناغەکە و هاندانی هەندێک کەسایەتی ڕاستپێدراو لە حەوتی حوزەیرانی 2017 هەندێک حزبی هەرێمی کوردستان بڕیاریاندا بە ئەنجامدانی ڕێفراندۆم کە ئاکامانەرینەکانی تام کاتەش بەردەوامیە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 تا ئەمڕۆ ڕۆڵی گرنگی نەتەوەی گرتوەکانیان بە هەند وەرنەگرتووە بە تایبەتی لە دامەزراندنەوەی عێراقدا کە دەبوو بنەماکانی پێکەوەژیانی هەرێمی کوردستان و بەغدا باپەی پرۆتۆکۆلێکی کاتی ڕێک بخرایە کە کۆتاییەکەی بە ڕێفراندۆم بگەیشت بە هەروەکو لە باشووری سوودان و تەیموری خۆرهەڵات ئەنجامدرا بەڵام دەسەڵاتدارانی کورد با شاهێدی باڵیۆز پۆل بریمەر تەنها لە غەمی پۆست و پارەی ڕژاوی بەغدادا بوون. ڕێفراندۆمی هەرێمی کوردستان وەکو کیوبیکی کەنەدا و سکۆتلەندای بەریتانیا ئەگەر سەرکەوتوش نەبن دەبنە دەستکەوتی سیاسی و ئابووری بۆ هەرێمەکانیان و حکوومەتی ناوەندی زیاتر ملکەچی خواستەکانیان دەکات. بەڵام حساب نەکردن بۆ جیهان و نامەکەی ڕیکس تیلەرسۆن وەزیری دەرەوەی ئەمریکا و خواستی نەتەوەی گرتوەکان نەک تەنها خوێنی هەزاران شەهید و برینداری بەفیڕۆدا و لا چەند ساعتێکدا لە 150 خاکی کوردستانی خستەوە سەر حکوومەتی بەغدا باڵکو و پێگەی ناوخۆی و جیهانی هەرێمی بەجۆرێک بێز کرد کە ئاکامە خراپەکانی لە کەس شاراوە نین. لەو کۆناغی بڕیاری ڕێفراندۆمدرا هەرێمی کوردستان نوقمی قەیران و کێشەی سیاسی و ئابووری بوو بۆیە هەر لە سەرەتاوە دیار بوو کە ئەو بڕیارە هەڵاتنە لە چاکسازی و داپۆشینی قەیران بە قەیرانی گەورە و خۆڵترەوە. سەڵاتدارانی هەرێمی کوردستان دوای ساڵانێکی زۆر نەیانتوانی وڵاتەکان بەدامەزراوەی بکەن کێشەی دووپارچەی هەرێم و دابەشبوونیان بەسەر سەنگەربەندی ناوچەیدا بەردەوام بوو. بە ناوی ئابووری سربەخۆوە ئابووری کوردستان مایە پوچ کرابوو تەنانەت چەندین موچەی موچەخۆران بە ناوی پاشەکەوتەوە خرابوو جلهێزان و وڵاتانی ناوچەکەش دژی بڕیارەکە بوون بۆ شکستەکانی ئەم هەنگاوە هەر لە سەرەتاوە دیار بوون بەڵام چونکە مەبەستەکە هەڵاتن بوو لە کێشە بۆ کێشەی گەورەتر حساب بۆ خواستی ناوخۆیی و ناوچەی و جیهانی نەکرا. ڕۆژی حوتی شەژ ئەو بڕیارە درا کە بڕیارێکی بوێر و نیشتیمان پەروەرانە بوو. یەک ڕۆژ دوای ڕفراندۆمەکان جامدەرانی ئاڵای عێراقیان هەڵکردەوە با فەرمی بڕیاری دادگەی فێدراڵیان باڵوەشانەوەی ئەنجامی ڕفراندۆم قبوڵ کرد کەوتنەوە شان ماچکردنی دەسەڵاتدارانی ناوەند ململانەی دوو حەزبەکان لەسەر پۆست و پارە گوێزانەوەی بەغدا و پێگەی هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ پاشەکشەی کرد کەچی هەندێ مەستبووی دروشمە ناسیۆنالیستەکان هێشتا دەڵێن ڕفراندۆم کارتێکە و لە گیرفانماندایە.